سڵاتان لەبێ ئازیزان بەخێر بنەوە بۆ پرۆگرامی پەروەردەی منداڵ لەم بەشەیەدا ئێوە ئەزانن باسی دەروزانی هەرزەکارەکەین وانەی هەشتەمە لەوانەیە هەشتم بەردەوامین لەسەر باسکردنی کێشە و گیر و گرفتەکان کە تایبەتە بە هەرزەکار لەم قۆناغەیە و سێوە لە وانەی پێنجەم و شەشەم و هەفتەممان تایبەت بوو وانەی هەشتەمیش هەر تایبەتە بە هەمان پرس و هاوکارتانە بین و پێتان ڕڵین کە چۆن بتوانن گرفتەکانیان چارەسەر بکەن ئازیزان لێرەش لەم وانەیەش دوو گرفتی ئەساسی باسەکەین یەکەمیان بریتە لە کە تەبانەمە کۆتاوانەیە سەبارەت بۆ بابەتە پەیوەست بە قوتکە و گرفتانەیە کە هەمانە پەیوەست بە قوتابخانە و خوێندنەوە لە تەمەنی هەرزەکاری تەبان دووبارەیەکەمەوە لەبەروی هەرزەکار لەو تەمەنە گۆڕانکاری فسیۆلۆجی دروستە بێ لەوانەیە خۆی قبوڵ نەبێ لەوانەیە فشاری کۆمەڵایەتی لەسەر بێ دابوو نەرێتە تعلیقدانە خۆ بەکەم زانینە بێگومان ئەمانە هۆکارێکی ئەساسین بۆ ئەوەی منداڵ نەتوانێت هەرزەکار نەتوانێت هەندێک جار تەرکیزی تەواو بخاتە سەر بیرکردنەوەکانی تەرکیز تەواو بخاتە سەر خوێندنەکەی خەم و خەفەتی بە شتێکی تر هەیە بۆیە دایک و باوک تەنها لێ پێچینەوەی لەکەن لەسەر خوێندنەکەی من هەمیشە وتومە ئەگەر منداڵەکەت کێشەی هەبوو نەی خوێن پێشەوە بزانە گرفتێکی هەیە چارەسەری گرفتەکەی بکە ئایا دەرونیە ئایا کۆمەڵایەتیە ئایا عەقڵیە ئایا هەر جۆرێکە لە جۆرەکان چارەسەری بکە ئینجاوەکم وەرە پێی بڵێ بخوێنە یان فێریکەکە چۆن بخوێنە ئینجاوەرە با بخوێنێ بۆیە لەو تەمەنە ئەگەر ئەو گرفتانی هەبێ مەسەلەن ئەگەر گرفتی لە ڤیتامینات هەبێ ڤیتامین D3 ئەگەر ماسی نەخواین ئۆمێگا 3 نەبێ مەسەلەن ئەگەر زینکی نەقسە بێ ئەگەر فریتینگ ئاسنی کێشەی هەبێ ئەگەر ڕێژەی خوێنی کەم بێ ئەمانە هەمووی کاریگەریان لەسەر ئاستی زیرەکی و ئاستی زاکیرە و تەرکیزی منداڵ ئەکا بۆیە تکایە ئەو فەحسانی بۆ بکەن هیچ نەبێ ساڵی جارێک ئینجاوەکم داوایان لێ بکەن کە نمرێکی باش بێن چکە یەکەم گرفت دروستە بێ بریتە لە تەرکیز مرۆڤیش تەرکیزی باش نەبێ نەک تەنها خوێندن بەڵکوم کارەکانی تریش بە زەحمەت ئەتوانێت جێبەجێ بکە یەکێکی طبعا تەمرین و ڕاهێنانی تەرکیزمانەی ئێمە لە کتێبی کۆشش باسمان کردووە ئینشاءڵڵا وەرچاڕۆنی زیاترە خەمە بەردەستان لە کۆتایی وانەکەیە بەڕێزان خاڵێکی دیکە بریتە لە نازانێت ڕاستترین شێوازی خوێندن چییە یەکێک لە گرفتە گەورەکانمان لە پەروەردی کوردستانە ئەوەیە هەرڵێن بخوێنە بەڵام پێیان ناڵین چۆن هەرڵێ لە بەری کە پێیان ناڵین چۆن ئەڵێن دەرەجە بێنە پێیان ناڵین چۆن وەکوایە ئەو منداڵە بخەیتە ناو مەسبەحێکەوە مەلە نازانی پێ بڵێ مەلە بکە ئەخین چێ ئەوکوایە سارێک بدەی بەدەستێ و بڵێ لێ خوڕە نازانێت دامەیەکە شتێکی لێدێ بۆیە بەداخەوە ئەمیش بە هەمان شێوە ئەبێ فێریان کەن منداڵەکانتان فێر بکەن کە چۆن بخوێنن چۆن سعی بکەن چۆن کۆشش بکەن چۆن کاتەکانیان ڕێکخەن اینجا داوان لێ بکەن لێرەیە باسی یەکەم کتێبی کۆششمانەیە بەڕێزان کتێبی کۆشش تەبان بەگەیاندنەوە بە 20,000 ئێستا حالیان کە کۆتایی ساڵی ینی کۆتایەکانی 2022 ئەوە مانگی 11 ئێستا بە 20,000 نازام ساڵی دااتوچی لێدە بەڕاستی هەرحاڵ منازان تۆی بەڕێزکە ئەم ڤیددیوێ بینی ئەم کتێبە زۆر بە تەفاسیل باسی هەنگاوەکانی سعیکردن و شێوازی سعیکردن و تەکنیکەکانی سعیکردن کراوە لەسەر 5 بنەما ماین ماپین فلاش کارد ئیفکتیڤ لێرنینگ کیوەرد ئەمانە NLP ئەمانە هەمووی تەکنیکی زۆر باشن بۆ ئەوەی وابکە منداڵەکەت حەزی لە خوێندن و سعیکردن بێ ئەمە تەنها کتێبێک نییە ئاگدار بن بارکۆدی خۆی هەیە تەمەشایکەن لێرە ئەچتە ناو وێبسایتی کۆشش هەر ئەو وێبسایتێک ئێستا تۆی بەڕێز بەکارێنی لێرە بارکۆدێکی تایبەتی خۆی هەیە ئەو بارکۆدە داخڵەکەی هەموو بابەتەکانی ئەم کتێبەت بە ڤیددیۆ بۆ ئەکرێنەوە و ئەتوانی بینەری ڤیددیۆکان بی بۆی باشتر تێبگەی کە چۆن هاوکاری منداڵەکەت پێی بۆیە لەو حاڵەتەیە زۆر گرنگە دایک و باوەکانی منداڵەکان بدەن هەنگاوی یەکەم لەگەڵیانە بن دوای خۆیان ئیتر ئەچنە سەر سعیکردن ئەگەر زانین لەوانەیەک زۆر خراپە ئەتوانین لە یەکوانە مامۆسایشی بەڕێزی بۆ بگری هەتا بنچینەکەی باشترە بێ دوای ئەوە خۆی فێری سعیکردنیشی بکات دوایەوە خۆی ئەتوانێت بەرەو پێشەوە بڕە بەڵام تکاتان لێکم بەبێ ئەوەی منداڵەکانتان فێری سعیکردن بکەن داوای نەرەجەیەکی باش و دەرچوونیان لێ مەکەن خاڵێکی دیکە لەم تەمەنەیە گرفتیان هەیە نازان چۆن سوود لە کاتەکان وەربگرن نازان چۆن خشتەیەک دابنێن بۆ خوێندن یان بۆ خۆیان طبعا دووبارێکەمەوە لە کتێبی کۆشش باسی تایم تیبڵمان کردووە لایفستایلمان کردووە چۆن منداڵ هەرزەکار لە هەر تەمەنێکە کاتەکانی خۆی ڕێک بخە ئاگدار بن لە تەمەنی سەرەتای هەرزەکاری منداڵ لە 20 دقە 30 دقە زیاتر ناتوانێت بخوێنێ 20 دقە 30 دقە سعی بکە ڕێستێ وەرگێ 20 دقە 30 دقەیتر سعی ڕێستێک 20 دقە 30 دقەیتر سعی ڕێستێک اینجا دوای ڕێستەکەی با 2 ساعت دووبارە ئەگەر کات پێویستی کرد 20 دقە 30 دقە سعی بکە بەڵام لە تەمەنی مەسەرەن پۆلی 11 و 12 ئەتوانێت منداڵ 30 دقە بۆ 40 دقە سعی بکە ڕێستێکی 10 دقەی 30 دقە بۆ 40 دقە ڕێستێکی 10 دقەی لە کتێبی کۆشش تەکنیکی 40 دەدەمان بەکارهێناوە ئیسفادێکی زۆر باشی هەیە بۆ منداڵەکانتان ئەزانن چۆن فێری خوێندن و سعیکردن و تەکنیکی دابشکردنی کاتەکان ئەبن
ئەو بە گوێرەی مەسەلەن تێبینێکی زۆر گرنگەمە لێرە پێتان بڵێم منداڵ کە لە قوتابخانە دێتەوە ئەوانەی کە بەیانیانن نابێ یەکسەر نان بخوا ئەبێ بخەوێ 30 دقەیەک ئیسراحەتێ بکە اینجا دوایەوە هەڵسێتەوە نان بخوا اینجا دوای ئەوە مەسەلەن ئەگەر بتوانێت مەڵتی ڤیتامینێ بخوا دوای کۆمەڵی وەرزش کات و دەستکا بە خوێندن و یان پەیوەندی کۆمەڵاتیەکان دووبارەیەکەمەوە منداڵ پێویستە لەو تەمەنە باڵانس ڕاگرێت لە بینی تەندروستی لایانی کۆمەڵایەتی خوێندنیش فێربوون سعیکردن و مەکتەب بۆیە بەڕێزان زەختیان لێ مەکەن با بگەڕێن پیاسە بکەن و بشخوێنن و هەروەها لایانی کۆمەڵایەتیشان بەرەو پێشبەرن لایانی تەندروستیشان بەداخەوە جۆرێک لە جۆرەکان دایک هەندێک دایک و باوگوای کردو ئەو منداڵە ئەوەندە سترێس بە لەسەر خوێندن ئیسفادەی کەوتۆ لە خوێندنەکەش ناکات لەبەر ترس و سترێسی ماڵەوە خوێنێک لەبەر چێژ و خۆشی خوێندنەکە بۆیە تکای ئەو ئەحساسە مەدەنە مناڵەکانتان یەکێکتر لەو کێشانێک کە دایک و باوک دروستەکەن بۆ منداڵ وا ئەزانێ منداڵەکە دایک و باوکە لەبەر نمرە بەرزەکانی ئەم منداڵی ئەوێ خۆشەوێت تکایە بەراوردی مەکەن بڵێ تۆمان بۆ شێوەیە ئەوێ کە هەی بەڵام ئەگە دەرەجەیەکی باشی بینی قەیچەکە بۆ خۆت باشترە ئاستی خۆت لە ڕووی عەقلیەوە بەرەو پێشەوە چێت بەڕێزان گومان و دوودڵی لە توانەکان و ترسانی لە دەرنەچوون یەکێکتر لەو کێشانی کە منداڵ هەیەی لە تەمەنی هەرزەکاریە کاتێک کە منداڵ دوودڵە لە توانەکانی ترسی هەیە قەلەقە یان ترسان مامۆسایەک ترساندوێتی لە ئیمتیحان پێویستە ڕاوێژکاری دەرونی ببینێ پێویستە یارمەتی بدا پێویستە ئەو ترسی لە دڵا دەرکە و پێی بڵێ بە هەمان شێوە دووبارەیەکەمەوە لە کتێبی کۆشش باسی ترسمان کردووە لە تاقیکردنەوە ئەو تەکنیکەکانی ئەوەی کە منداڵ وا لێ بکەی ئەو ترسە لە دڵی دەربێنی زۆر بە ئاسانی ئەتوانی ئەو منداڵە ئەو ترسەی نەمێنێت چکە مرۆڤ بە ترسەوە بخوێنێت تەرکیز و زاکیرەی باش نییە سعیەکی باشی پێ ناکرێت بابەتەکانی بیرەچێتەوە لە کاتی ئیمتیحانیشا بترسێ دەستی ئەلەرزێ قاچی ئەلەرزێ دەمی وشکە بێ ئاڕەخەکاتەوە دڵی زۆر لێدا کۆرتیزۆڵ دەرەدا ینی هۆرمۆنی سترێسایی زۆر فرێداتە جەستەوە ئەمەش تەرکیز و زاکیرەی خاوەکاتەوە معلوماتەکانی بیرەچێتەوە بۆیە ئەگەر ئەزانی منداڵەکە دوودڵی ترس و قەلەقی لە تاقیکردنەوە هەیە یەکەم شت وەکو دایک و باوک بڵێ بە ئیستراحەتی خۆت ئەوەندەی توانیت ئێمە ئەوەمانەوێت نەک زەقل لە خۆت بکەی دووەم ئەگەر زیاد لە پێویست بوو پێویستە سەردانی پسپۆڕێکی دەرونی پێ بکەی بۆی چارەسەری ئەو گرفتەی بکات یەکێکتی لە کێشەکانی تایبەت بە خوێندن پەرشوو بڵاوی لە چالاکیەکانی کەوای لێ دەکات ناتوانێت یەکشت بە تەواتی ڕاپەڕێنێت ئەمەش دەبێتە هۆی مایی نیگەرانی دڵە ڕاوچێ و نیگەرانی بۆ ئەم هەرزەکارەواتە موزەی زۆرە حەزەکات جاری وا هەندێکیان تەبعاً یان تەمەڵە نەک تەمەڵی بەتوانم بڵێم یعنی تااقەتی جوڵەی زۆر نییە بەهۆی خۆتان باسم کرد لە گرفتەکانی پێشترا بۆی فسیۆلۆژیەوە ئێسکی گەشەکە ماسوولکەی خاوە هێشتا گەشی تەواو ناکە بۆیە خاوخلیک چە ئیشەکانی پێ تەواو ناکرێت تووشی نیگەرانیەکە بۆیە زەختی لێمەکە ماوەسانی بەڕێزەوەی بەڕێزیش تکایە زەختیان لێمەکەن ئەبێ هەنگاو بانگا وردە وردە تا حاڵەتە فسیۆلۆژی چاکە بێ اینجا دوای ئەوە ئەتوانی زەختی لێ بکەیت و دەرەجێکی باشتر بێنێ بەڵام ئەگە هەستت کرد بێت تااقەتە نیگەرانە ئەو بەهانۆ بدۆزەرۆ بڵێ قەیچەکان نمرەکان باش نەبوو لەبەرەوەی ئەو حاڵەتانت هەبوو قەیچەکە یاڵە ئەم جارە هەنگاو بە هەنگاو ئیشی لەسەرەکەین و بەرەو پێشەوە چین زۆر باشە بۆیە ئەو منداڵە نابێ بە جۆرە جۆرەکان خۆی بەکەم بزانێ دایک و باوک مامۆستا سوکاتی پێ بکات کە ئەرکێکی تەواو نەکردو تەبعاً ئەگەر هیچ کێشەیەکی نەبوو تەواوی نەکرد ئەبێ بەڕاستی پاداشت و سزامان هەیە بێ بکرێ بەڵام مەگەی زانیت گرفتێکی تر هەیە لە پشتی بابەتەکەەوە ئەوە بۆی ئاسایی کەرە و گرفتەکەی بۆ چارەسەر کە ئینجاوەکم هەوڵدە بخوێنێ یەکێکی دیکە لە کێشەکان کە لە هەیە هەندێک جار ڕقی لە قوتابخانە دەبێتەوە بەهۆی ڕێک نەکەوتنی لەگەڵ هاوڕێیەکی و هەروەها یانیش بوونی گرفت لەگەڵ مامۆستا و بەڕێوەبەردا طبعاً منداڵ لەو تەمەنە زۆر هەست گرنگی بە هەست و سۆز و ئەحساسەدا ئەگەر مامۆستا بە جۆرە لە جۆرەکان خراپ بێ لەگەڵێ مامۆستا بە جۆرە جۆرەکان لەگەڵی تەندروست نەبێ ئەوە ئەو قوتابیە ئەو منداڵە ئەو هەرزەکارە ڕقی لە خوێندن و پرۆسی خوێندنە بێ ناچێتەوە ئازشتەکان خۆی نەخۆشە خام ناخوێنێت دەرەجەی بەلاوە گرنگی ئەمە یەکێکە لە گرفتەکان کە زۆر باوە لە کوردستانە ئەم گرفتیان زۆر باوە لەگەڵ هاوڕەکانی ڕێک ناکەوێت ئەوش ئەرکی پسپۆڕ و پەروەردەکار و ڕێنماییکاری دەرونی و پەروەردەیە لە قوتابخانەکە کە فێریانکە چۆن مامەڵی دروست لەگەڵ یەکا بکەن فێریانکە یەکتریان خۆش بێ ڕێز لە یەکتری بگرن ڕایەکیان قوبوڵ بێ ئەمە زۆر گرنگە والە و منداڵەکە لە داهاتووشا ئیسفادە لەوە بکە بەداخەوە کێشەیەکمانەیە لە کوردستانە منداڵەکانمان فێر نەکراون کە ڕای جیاوازیان قوبوڵ بێ فێر نەکراون کە ئەفکاری جیاواز قوبوڵکەن کەسی جیاواز قوبوڵکەن لە زانکۆش تەنانەت ئەو کێشەمان هەیە لە زۆربەی دائیرەکانی شەو کێشەمان هەیە بۆیە ئەبێ منداڵ لە هەرزەکاریەوە فێر بکرێ کە ڕای جیاواز قوبوڵکە بیرۆکەی جیاواز قوبوڵ قیچەکە ڕای ئەو وای ئەمڕۆ کویزەکە نەکەین ڕێزی لێ بگرێت تۆ بڵێ ئەیکەین قیچەکە تۆ یەکەی ئەو نایکە ئێتاوە مامۆستا قەرار بدە یان کۆمنت لەسەر کۆمنتی برادەرەکەی نەدا بۆی نییە مافی نییە کۆمنت لەسەر کۆمنتی برادەرەکەی بدە ئەوە مامۆستای بە کۆنتترۆلی پۆلەکە بکە مامۆسای ئەڵێ ئەوەی تۆ ڕاستە ئەوەی تۆ هەڵێ ئەوەی تۆ هەڵێ ئەوەی تۆ ڕاستە یان مامۆسای ئەڵێ قیچەکە هەردووکیان ڕاستن بۆیە تکایە ئەو شتانە فێری منداڵەکەت بکە کە ڕای جیاواز قوبوڵ بکات تەمان پەروەردەی تۆش لە ماڵەوە زۆر تەئسیرەکە زۆر دەورە بینێ
کاتێک کە تۆی بەڕێز ڕای جیاوازی ماڵەوە دامانی خێزان قوبوڵەکەی ئۆتۆماتی منداڵەکەش فێرە بێت کە ڕای جیاواز قوبولکە و مناقەشە بکەن بە شێوەیەکی تەندروست نەوەکو خوانەخواسە بە شەڕ و ئاژاوە و کێشە ئەو منداڵە لە مێشکا بچەسپێت کە تۆ بەس بە گرفت و کێشە چارەسەری بابەتەکانەکەن. بۆیە زۆر گرنگە لێرە دووبارێکەم و ئەرکی ڕێنمایی کاری دەرونی کە پەیوەندێکی باش لە ڕێگەی یاریەوە دروستکە لە بینی منداڵەکانە و هەروەها پەیوەندێکی باش دروستکە لە بینی قوتابی و مامۆستاکان و بەڕێوەبەر و قوتابیەکان بەڕێوەبەر و مامۆستاکانیش تا حدێک. یەکێکی تیکە لە کێشەکان بەڕێزانجا پێش ئەوە حەزەکەم ئەوەتان پێپیشان بدەم وێبسایتی کۆششتان پێشان بدەم کە تەماشایکەن. لێرە ئەچی کۆرسەکە دەبینی ئەچتە ناو کۆرسەکەەوە لێرە یەک دنیا بابەتی پەروەردەی و دەرونی تایە وانەکانی پەرتووکی کۆششمان هەیە زیرەکی جۆرا و جۆرمان هەیە کە پێمانەڵێ ئاستی زیرەکی منداڵەکەت لە چیا باشە لە چیا بخوێنێ باشە و گرامەری ئینگلیزیمان هەیە 19 وانە زۆربەی بنچینەی گرامەری ئینگلیزی تایە ئەی بینن بەڕێستان و ئەمە وانەکانی پەرتووکی کۆشە مەسەلەن باوانەی سێەم تەمەشا بکەین بۆ نمونە وانەی سێەم تەمەشاکەین بۆ پرۆگرام و پەرتووکی کۆشش دەستخۆشتان لێکەم کە کاتی خۆتان و پارەی خۆتان لە شتانێکی باشدا سەر بکەن. لە ڤیدیۆی سێمی پرۆگرامی کۆشش باسیەوەکەی کە چۆن شوێنەکەی خۆت ژینگەی ژوورەکەت ڕێگەکەی. یەکەم تێبینی بۆ ژووری خەوەکەت یان شووری خوێندنەکەت پێویستەکە لە سیستەمەکەت بێت. بەڵێ بەڕێزان بەم شێوەیە هەموو وانەکانماشی کردوێتەوە لە کتێبی کۆشش منداڵەکە دەتوانێت بە ڤیدیۆ بینەر و بیسەری ڤیدیۆکان بێت و ئیسفادەیەکی باشیان لێ بکە. بەڕێزان لێرەدا باسی ئەو گرفتانەکەین کە پێویستە بە هەڵبژاردننی کار و پیشەوە تەبان هەرزەکە لە تەمەنی سەرەتا هەرزەکاریەوە زۆری پێخۆشە توانەکانی خۆی بزانێ و لە تەمەنی 15 ساڵی وردە کۆمەڵی ئامانج بخەرە مێشکی لە تەمەنی 17 ساڵی بەتایبەتی لە پۆلی 12 زۆر گرنگە بزانێت توانەکانی مێشکی لە چایە قووەتی لە چایە و لە چیا زیرەکە و لە داهاتوان لە چیا بێتە داهێنەر بۆیە پێویستە کەسێک هەبێت ڕێنمایی بکات لە هەڵبژاردننی پیشەیەک لە دوا ڕۆژدا. تکاتان لێکم پیشە نابێت بە گوێرەی پارە بێ چونکە مەسەلەن سەردەمانێک بوو هەندەسەی مەدەنی زۆر باوی هەبوو و پارەی زۆر زیاتر بوو. ئێستا مەسەلەن کە 2022 میعمار پارەی زیاتر پێیاکە لەبەرچی لەبەر خەڵک ڕووی کردوتە دیزاین و 3D ماکس و ئەمانە مەدەنی شەیەتی بەڵام ئێستا میعمار بە جۆرەکان تۆزە زیاترە مەسەلەن ماوەیەک بەشێکی پزیشکی مەسەلەن ماوەیەک بەشێکی پزیشکی زۆر باە بوو ئێستا گۆڕاوە بەشێکی دیکەیە مەسەلەن هەد ماوە و جۆرێک لە جۆرەکان ناکرێت تۆ بە گوێری ئەوە قەرار بدەیت ئەبێ بە گوێری توانای منداڵەکەت قەرار بدەیت کە لە چیا باشە و کێشەی لە چیا بۆ دروستە بێ لە چیا بێتە کەسێکی بەرهەمدار. بەڕای من بەڕێزان ئێمە قەیرانمان هەیە لە مرۆڤی داهێنەر و بەرهەمدارە قەیرانمان لە شەهادەیان نییە دەیان مهندی نەکدەیان سەدان مهندیس هەیە کە ئێستا بێ ئیشە و ئیشەکەی خۆی ناکە سەدان کەسمانەیە پەرستاری تەواو کردووە بەڵام ئیشەکەی خۆی ناکە سەدان کەسمانەیە بەشێکی دیکەی تەواو کردووە بەڵام من خەڵکە ناسم برادری خۆمە لە طوبعامە مەرحلە 4 ئەمساڵ ئەڵێ مامۆستا مەرحلە 6م تەواو کرد ناچمەوە بەدای طوبعامە چم میکانیک تەواوەکەم و حەزم لە میکانیکە بەس لەبەر دەرەجەکەم و دایک و باوکم چوومە طوبعام بۆیە ئەمانە هەمووی گرفتن بەڕێزان هەمووی گرفت بۆ منداڵە دروستەکەن. من نمونەی خۆم دێنمەوە 5 ساڵ هەندەسەی میعماریم تەواو کرد ئێستا هاتووم لە دەروزانی ئیشەکەم و لە دەروزانی ئەخوێنمەوە لە زانکۆی سەلاحەدین بۆیە بەڕێزان تکاتان لێکم لەسەر بنەمای دەرەجە قرار لە بۆ مناڵەکانتان مەدەن بەڵکم بزان توانەکانیان چێ. ئێمە لە قوتابخانەکەی خۆمان هەموو منداڵێک 2-3 جۆر تێستی یەکەم تێستی مەڵتیپل ئینتەلیجەنس یەکەم تێستی مایربرێکس یەکەم اینجاوەکم پێڵێن تۆ لەو شتا باشی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی زاکیلە لە ڕووی تەرکیز لە ڕووی عەقڵی لە ڕووی حەز و ئارەزوەکان اینجاوەرە ئەو بەشە چەند نمرەیەکی ئەوێ 5 دەرەجە لەوە زیاتر بێنە و بڕۆ ئەو بەشە بخوێنە کە بەهرەکانتی تایە. بۆیە ئەو قەیرانی ئەو کێشەمان هەیە بەڕاستی لە کوردستانە تکایە زەخت و زۆر لە مناڵەکانتان مەکەن با بکۆنە دوای ئارەزوو حەزەکانیان چونکە ئەگەر وانە بێ چێژ لە ژان وەرناگرن خۆشی لە ژان وەرناگرن پارێکی باشش لەوانە نییە بتوانن پەیداکەن بۆ چکە لە بوارەکەی خۆیانە باش نابن لە نەتیجەیە باش نابن و سەرکەوتوو نابن لە ئیشەکانیانە. گرفتەکانی پڕکردنەوەی فۆڕم وەرگرتن لە زانکۆ پەیمانگا بەڕێزان بەداخەوە وای لاتە کوردستان ئەوەی کە کۆمپیوتەرەکە فۆرمەکە پڕکاتەوە ئەو بە منداڵەکە ئەڵێ بڕۆ لەو بەشە بخوێنە بابیجانەمە پەیوەندی بە 50 ساڵی داهاتوو ژیانی ئەم منداڵەوە هەیە ئەمە هەرزەکارەوە هەیە ئەبێ هەرزەکارەکە خۆی بە گوێری توانای خۆی عەقڵی خۆی اینجا وەکم ئیش لەسەرەوە کات چ بەشێک هەڵبژێرێ نابێت بەداخەوە بە جۆرەکان بەشێک لە قوتابخانەکانی کوردستان بەشێک لە مامۆستاکانی کوردستان بەزەخ دەیانەوێت دەرەجە بۆ منداڵە بێنن بەس لە بەروی بڵێ ها لە مەلزەمەکەی من لە دەرسەکەی من لە کتێبەکەی من لە
چوزانە بڵ قوتابخانەکەی من ئەوەندە 90 ئەوەندە هەبوو ئەمە شتێکی ناشرینە ئەمە ناڕەوشتیە بەڕاستی زۆر ناشرینە لەبەرەوەی تۆ ئەو منداڵە حەز و توانە و ئارەزوویەکی ئەیبەی بۆ بوارێکی تر کە حەز و ئارەزوویتیانێت تەنها لەبەر خاتری مادی خۆت لەبەر مەسڵاحەتی ناوبانگی خۆت بۆیە تکایە بە ئەمەواز دەبێنین بکەونە دوای توانە و حەز و ئارەزوەکانی منداڵەکانمان و بزانین حەزیان لە چیە بەڵام چۆن ئەویش بە هەوەسی خۆی نا ئەکرێت تێست بکرێ بە گوێرەی تێستەکە قسەی لە چکە لەوانەیە ئەو منداڵە بۆڵێن باوەسی خۆیان چکە لەوانەیە ئەو منداڵە هاوڕێیەکی هەڵی خەڵەتان بێ بە جۆرە جۆرەکان باسی بەشێکی بۆ کرد بێ یان هەر لە خۆی چۆتە شوێنێ معجیبی کەسێک بۆ ئەو کەسە ئەو ئیشە ئەکا ئەمیش وازانێ لەو هەمان ئیشا باشە بێ بۆیە بە شێوەیەکی ئەکادیمی قەرار لەسەر داهاتووی ئەو مناڵە بدرێت. دوای هەڵبژاردننیشی بەشێکی هەرە زۆریان بڕۆ لە زانکۆکان ئێستا بپرسە بەشێکی هەرە زۆریان پەشیمانن لەوەی کە هاتوونەتە ئەو بەشە لەبەرچی لەبەر نەیانزانی و ئیشەکە چییە بەس دووسێ کەس وەسفی کردو کە ئێستا چێتە ناو عملی ئیشەکە اینجا ئەزانێت چه هەڵەیەکی گەوری کردووە لەگەڵ یان ناگونجێ تااقەتی نییە پیشەکەی بۆی باش نییە بۆیە یان لە ڕوون کۆمەڵایەتیەوە تەندروست نییە بۆیە بەڕاستی بەداخەوە گەژاوێکی زۆر گەورە هەیە لە کوردستانە لەم بابەتەیە ئێمە لە کتێبی کۆشا بەڕێزان ئێستش باسم کرد پرۆگرامی کۆششکە ئەیکڕی یەکسەر داغڵی ناو پرۆگرامەکە ئەبی لە ناو پرۆگرامەکە وانەیەکمانەیە حەزەکەم بە عملی پێتان فێشان بدەم وانەیەکمان هەیە پێوترێت زیرەکی جۆراوجۆر ئێستا ئیبینن بەڕێزان خوێندنی وانە زانستیەکان طبعا ئەمە خوێندنی وانە زانستیەکانە چۆن وانەی بیرکاری فیزیک کیمیا ئەخوێنێ منداڵ طبعا زۆر گرنگە ئەمە بۆ تەمەنی هێزەکاری فێرەبێ کە چۆن بخوێنێ بەڵام ئەوەی کە من مەبەستمە بریتی نییە لەوە بریتە لە زیرەکی جۆراوجۆر ئەی بینن بەڕێزان زیرەکی جۆراوجۆر لێرە کە کلیک مەسەلەن لەسەر ئەمە ئەەکەی مەسەلەن کلیک لەسەر وانەی چوارەم ئەەکەی لێرە تێستەکە ئەەکەی و مەسەلەن تاقیکردنەوەکە ئەەکەی دوای کۆدەکەت بۆ دەرئەچێ دوای من خۆمەتوانم هاوکارم و پێت بڵێم کە لە چیە زیرەکی شوێنی بینیە بادەستکرد ئەمە وەڵامە دەیتەوە مەسەلەوانەی کە زیرەکی سپاشەڵ ئینتەلیجنسیان هەیە لەم بوارانەیە باشن کە باسیەکەم اینجا دوایەوە مەسەلەن بۆ دڕوونەکەمەوە کە چۆن پەیوەندیم پێوە بکەیت و فێر ببی کە چۆن مەسەلەن ئەوانە جوگرافیا جیۆلۆجی تەلارسازی شارستانی هونەری دیزاین ناوخۆ شێوەکار ئەمانە هەمووی باسم ئەکردەوە بە شێوەیەکی ئەکادیمی و کەس خەڵکەکە فێرەکەین منداڵەکەت حتا تەنانەت بۆ خۆشت ئیسفادەی لەکە گەرە و تاقیکردنەوە بکەی بۆی بزانی مێشکرد لە چیا باشە و لە چیا سەرکەوتووەبی بۆیە بەڕێزان ئەمەش کتێبەکەی کە بە سەرپەرشتی زانستی زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆرە مەهایە مامۆستا ئاواد نووسڵات پێشەکەی نووسیوە زۆر بەڕێز مامۆستا هەیە منیش پێداچوونەوەی بۆ کردو و تێبینی خۆی لەسەر داوە ئەم کتێبە کتێبێکی ئەکادیمیە منداڵەکانتان بەڕای من هەموو ماڵێک کە قوتابی ئامادەیی هەبێ بە تایبەتی لە پۆلی هەفتەوە بۆ منداڵەکان سوودی هەیە لە خوارد پۆلی هەفت یعنی یەک هەتاوەکم شەشی سەرەتایی دایک و باوک خۆی ئەبێ بیزانێ منداڵەکەی ڕابێنێ لەسەری مەسەلەن تەکنیکی ماین ماپین خۆی فێری بێ منداڵەکەی فێرکە بەڵام لە ئامادەی منداڵ خۆی ئەتوانێت ئەنجامی بدا بۆیە پێویست ئەم پەرتوکە هەبێت و پێویست ئەو تاقیکردنەوە بکرێت بۆی بزانێت تواناکانی لە چیایە مشکی لە چیا باشە ئامانجێکی ڕوون و ئاشکرا هەبێت بە گوێری ئەو ئامانجەی بڕیا لەسەر ژیانی خۆی بدا بەم کتێبە تۆی بەڕێز گرفتت نامێنێت لە بواری خوێندن و سعیکردن و ئەمانە بێخەمەبی تایم تیبڵ و شێوازە ڕخستنی کات و خەوتن و ئەمانە هەمووی چارەسەر بێ تەندروست بن هەرساق بن ئینشاءڵڵا لەوانەکانی دیکەدا بەردەوامە بم لەسەر باسکردنی بە دیتێڵی بابەتەکانی سەر هەرزەکان هەر بشین